ناڕەزایەتی سەرتاسەری کرێکارانی شرکەتی نەوت هەنگاوێکی دیکە لە پێناو یەکگرتوویی کرێکاران. بەیانی ڕۆژی دووشەممە دەیمانگی جۆزەردان بەرابەر لەگەڵ 31 مەی 2021 ژمارەیەکی زۆر لە کرێکارانی ڕەسمی شرکەتی نەوت لە تاران لە بەرامبەر مەجلس و لە ناوچەکانی باشووری ئێران لەوانە ئەهواز، عەسەلویە، گەچساران، ماحشەر، بەهرگان، ئەبوزەر و لاوان لە شوێنی کارەکەیان کۆبوونەوەی ناڕەزایەتی ڕێکخرا و هاو ئاهەنگیان بەڕێوە برد. ئەوان لە ڕێگەی بەدەستەوەگرتنی پلاکارد و نووسراوە بۆ جارێکی دیکە لە ئاست پەسەندکراوی پەیوەندیدار بە زیادکردنی حەقدەستەکان ناڕەزایەتیان دەربڕی. هۆکاری سەرەکی ئەم ناڕەزایەتیە پەسەندکراوی مەجلسە لە پەیوەند لەگەڵ بردنە سەرەوەی حقوقی پرسنەلی دەوڵەت تا ئاستی 2.5 ملیۆن تمەن. ئەو ئاستا بۆ کرێکارانی وەزارەتی نەوت کە زۆربەیان بارودۆخی کارەکەیان دژوارە یەکجار کەم و نەگونجاوە. پێویستە بوترێ کە کرێکارانی ڕەسمی نەوت لە بەڵگەکانی شرکەتدا کاردمەند پێناسە دەکرێن. هەر بۆیە بردنە سەرەوەی حەقدەستەکانیان بە پێی یاسای کار دیاری ناکرێت و دەوڵەت ساڵانە تا ئاستێک حقوقی کارمەندان زیاد دەکات کە بەو پێیە پێویستە حەقدەستی کرێکارانی ڕەسمی نەوتیش زیاد بکرێت. بەڵام کرێکارانی ناڕازی ڕایانگەاندووە کە لە ساڵی 92ەوە هەتا ئێستا شرکەت ئەوانی لەم زیادکردنی حقوقا بێبەری کردووە. ناڕەزایەتیەکانی کرێکاران لە ڕێکەوتی دەی جۆزەرداندا لە شار و ناوەندە جۆراوجۆرەکان گەلێک تایبەتمەندیان هەبوو. بۆ نمونە کرێکارانی سەنعەتی نەوتی هۆڵدینگی خەلیجی فارس لە ڕێگەی ڕاخستنی سفرەی بەتاڵ لە ئاسکەمبوونی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. ئەوان هەروەها بە نسبەت بەڕێوە نەچوونی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان مەزایای ناوچەیی و زیاد نەکرانی حەقدەست لەلایەن سەنایعی ملی پێترۆشیمی و وەزارەتی نەوت ناڕەزایەتیان دەربڕیوە. ئەم کرێکارانە لە کۆبوونەوەکانی پێشوویاندا ئۆلتیماتۆمیاندا بوو کە ئەگەر خواستەکانیان جێبەجێ نەکرێت دەستە دەنە ناڕەزایەتی بەرینتر. کرێکاران خوازیاری بردنە سەرەوەی حەقدەست، سڕینەوەی شرکەتەکانی دابینکردنی هێزی کار، ڕەسمیکردنی کرێکارانی پەیمانی، بەکردەوە دەرهێنانی گەڵاڵەی ڕیزبەندی کارە سەخت و زیانبارەکان، دابینکردنی مەزایای ناوچەیی و گۆڕینی گرێبەستی کرێکارانی حەجمی بە گرێبەستی ڕاستەوخۆ و هاوسانسازی حەقدەستی خۆیان و هاوکارانیانن. هەواڵەکان باسلەوە دەکەن کە هاوکاری و یەکگرتووی نێوان کرێکارانی دابەشکراو بە ڕەسمی، پەیمانی و حەجمی ڕوو لە زیادبوونە. ئەم خەبات و ناڕەزایەتیانە لە درێژەی خەباتی موعەلیمان، پەرستاران، کرێکارانی بەرق، ڕێگەی ئاسن، هەفتەپا، فولاد، مخابراتی ڕێگای دوور، پێترۆشیمی، گاز، مترۆ، مەعدەن، کرێکارانی شارەداریەکان، کرێکارانی ئاوداشتن، کرێکارانی خانەنشینکرا و سەنعەت و خزمەتگوزاری جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا ئەم خەباتە سەرڕای هەوراز و نشیوەکانی بەرەو پێش چووە و بەردەوام درێژەی بووە. سەرانی ڕژیم و فەرماندەکانی سپا کە ساڵهایە لەگەڵ ئەم خەباتە بەرەوڕوون لە گرنگی یەکریزی کرێکارانی نەوت، پێترۆشیمی، گاز، بەرق و بەشەکانی تر لە خەباتی چینایەتی گەیشتون و هەر بۆیە تووشی ترس و دڵەڕاوکێی زۆر بوون. ئەوان لە ڕێگەی بەکارهێنانی هێزەکانی سەرکۆت، هەڕەشە و دەست بەسەرکردن و ڕێخستنی هێرشی بەردەوام بۆ سەر ئاکسیۆنەکانی کرێکاران هەوڵیان داوە کە ئەم خەباتانە لە یەکتری دوور ڕابگرن. دژایەتی لەگەڵ شرکەتەکانی دابینکردنی هێزی مرۆیی و گرێبەستی سپی ئیمزا کاتی و حەجمی و خواستی گۆڕینیان بەدائیمی و بە تایبەت دژایەتی لەگەڵ خصوصی سازیەکان لە هەمان حاڵدا کە پایەی بژێویان هەیە سیاسیشن. ناڕەزایەتی ڕوو لە گەشەی کرێکاران و باقی توێژەستەم لێکرا و هەژارەکان کۆماری ئیسلامی ناچار کردووە تا ڕیزەکانی بەڕێوەبەری قەزایی و نظامی خۆی یەکدەستر بکات. ئەوان هەروەها لە هەوڵی ئەوەدان تا لە نێوان سەرمایەکانی دەوڵەت، سپا و ناوەندەکانی ژێر چاودێری خامنەیی لەگەڵ بەشی خصوصی یەکگرتووی پێکبێنن. لە خۆڕانیە کە لەم پەیوەندەدا ئیبراهیم ڕەیسی
دەستنیشانکراوی سوپا و بەیتی خامنەئی یەکەمین دانیشتنی هەڵبژاردنەکانی خۆی لە ژووری بازرگانی تاران بەڕێوە برد. ئەو لەوێ لە سیاسەتە سەرەکیە ئابوووریەکانی کۆماری ئیسلامی دفاعی کرد، بەڵام شکستی ئەم سیاسەتانەی لە کابینەکانی پێشوودا بۆ گرتنەبەری شێوازی هەڵە و گەندەڵی گەڕاندەوە و بەڵێنیدا کە لە ڕێگەی بەرەنگاربوونەوە لەگەڵ گەندەڵی بربەستەکانی سەر ڕێگای پەرەسەندن و گەشەی بەشەی خصوصی لابەرێت. لە ڕاستیدا بارودۆخی سیاسی هەم لە خوارەوە و هەم لە سەرەوە بەرەو ڕوبەڕووبوونەوەی ڕوونتری چینایەتی دەڕوات. پاش ئاخێزی بەفرامباری 96 و بە تایبەت خەزەڵوەری 98 حسەین نەجات یەکێک لە کەسایەتیە ئەمنیەتیەکانی سوپا کە لە بێڕوحمی و کوشتندا ناوبانگی هەیە دانی بەوە داناکە چینی خواردەست پراوێزنشین و نەخوێندەوار پاڵپشتی نوێی نەیارانن. خامنەئیش بە پێناسەکردنی سەرمایەدارانەی مستەزعەفین دژایەتی چینایەتی قوڵی کۆماری ئیسلامی لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشان ئاشکراتر کرد. ئەو یەک حەوت و دوای ئاخێزی شۆڕشگێڕانەی مانگی خەزەڵوەری 98 مستەزعەفینی بەم شێوەیە پێناسە کرد. مستەزعەفین خراپ مانا دەکەنەوە. مستەزعەفین بە کەسانی خواردەست یان بە تازایی لە چەند ساڵی ڕابردوودا بووە تەباو بە توێژە هەژارەکانی مانا دەکەنەوە. نەخێر قورئان ئەوانە بە مستەزعەف نازانێ. مستەزعەفین بە مانای ئیمام و پێشەوایانی عالەمی بەشەریەتن. ئەوە مانای مستەزعەفینە، کەسانێک کە دەبنە میراتگەرانی زەوی و هەموو بوونەوەرەکانی سەرئەرز. ئەگەر لە وتەکانی شەشی بەفرامباری 98 خامنەئی کە دژ بە خەباتکارانی ئاخێزی خەزەڵوەری 98 شارلانتانیزمەکەی لێجیا بکرێتەوە، معلوم دەبێت کە مستەزعەف لە ڕوانگەی ئەوەوە هەر ئەم سەرمایەدارانن کە دەبێت سبەی ڕۆژ لە پێناو پاراستنی کۆماری ئیسلامی پشتیوانی سەرکوتکردنی خەباتی جەماوەری بن. بەڵام سناریۆی ئابووری ڕەیسی و مرادەکەی خامنەئی و فەرماندە باڵاکانی سپا هەرچی بێت، خەباتی ڕوو لە گەشەی کرێکاران و زەحمەتکێشان لە جەرگەی قەیرانێکی ئابووری چارە هەڵنەگر کە بەرۆکی ڕژیمی ئیسلامی گرتووە دەرفەتی ئەوەیان پێنادات کە بۆ مانەوەی درێژماوەی خۆیان بەرنامە دابڕێژن. لە حاڵێکدا کە کارکردی سیاسەتەکانی ئەوان بۆ مانەوە لەم ستونەوە بۆ ئەو ستونەوەیە، کۆمەڵگا لە ناخی خۆیدا خەریکە هەنگاو بە هەنگاو بۆ شۆڕشێکی کرێکاری و سوسیالیستی ئامادە دەبێت.